بینەرەوە شەویسە و بەرنامە وێمانەی خێر بێدێ پێی بەرنمەیە و خێر بێدێ پێ دەگا سلێنێ هەر پاسەکە تابلۆکەنە دیارە ئارۆ گەرەکمانە بلم پێ دەگا سلێنێ دەگا سلێنێ یۆ چا دەگا و گەرم و ئستان و کوردستانیانە کە بەڕاستی دەگەوە گەرمەنە بخصوص کە چی فەسڵ و ساڵێنە دەگا سلێنێ تقریبا ئینا 86 کیلومتری مەریوانیەنەوە دمۆ دەگا بڵبەری میامێ دەگا سلێنێت نزیک و 1200 نەفەرێ جەمعیەت شاو 200 تا 250 نەفەرێ خانەوار وەچی فەسڵ و جەساڵیەنە سریەجە خەڵکو دەگا سلێنێ بەخاترۆ گەرمە و بەخاترۆ ئاژەڵی و ئا حیوان و چێوە کە هەن شاو فرەتەر شاکە شغڵ شا دامداریام لاپێ هەواری سلێنە یۆچا دەگانەیە کە لێ قلیمی تەین دەگاکان و دنیێنە نامش سەبتە بێنە وەجە نەزەرە میژوی واقعەن قسەی وەش پێکردە هەنە پشت و سەرۆ من قەڵاس لێنە کە ئایش هەت ببارە سەبتە بینە و جەنەزەر و تاریخی و میژوی بەڕاستی یاگی وە مهمە شەنە پێینەیەکە سەرش باسکەرمێت ماتەر کە لوێ مێلێ دەگاکێ سەر و قەڵا سلێنێش قسێ کەرمێ دیسان ئارۆ چەنی ما بێدێ و نازدێ ماجیا تا سەردان و دەگا سلێنێ کەرمێت فەرماودێ بابلم پێ دەگا سلێن عزیزەکەمە بینەرە ئازەکە بەرنامە و وێمانەی هەر پاسەکە ویندێ سلێنە هەرچەند کە دەگاکەی هۆرامانی بە ئام تقریبەن واچمێ پلکانی شکڵێنێ بەڵام بافت و سلێنێ جیاوازە و بافتێوە هلالیشن ماچی مانگەنەوە خەرمانەشدان و سیروان خەرمانەشا و باوشیشکردنە سیروانیێرە حتا ئەگەر بلی ئاسمانەوە ڕەنگە تەماشۆ زمینی کەری بەڕاستی مانگۆ زمینی سلێنەنە ئەمە وەشاوانە بافتەکەش زەریفە جە نەزەرۆ کێشوهەوەی یاگەوە تایبەتەش هەنە سلێنە یعنی پلۆ گەرمە کوردستانی جە سلێنەوە شروع بۆ بەرەو گەرمیانی کەرکووک و خانەقین و بەسڵاپا تەرەفەرە بەڕاستی قرار بۆ گەرمە تاینکەرا دەرەجۆ گەرمە تاینکەرا ئێگەی ئاگەوەنەکە دەرەجەیە تاینکەرا باخات و سلێنێ فرەتەر هەنجیریەنێ و دمانێ هەنارن هەرچەند کە ئیسە فەسڵ و هەنجیرانیا تقریبان هەنجیری کەمکەم خەریکینێ یاوە یاوە و خەڵکی چش بەڕاستی ئمە چند ڕێوەینە مسلێنە و ئەرەنیشتۆ سلێنێن مەدی چند ڕۆوە خەڵکێوە مهمان نەوازی مهمان نەوازشن با دیسان بلمە لێ کوچیەکە و شمێ چنی ما بێدێ بە لێوەرە شەویستەکەمە هیوادارەنە تا ئی کاتۆ بەرنمەیە نەمانیە بێدەینەمێ خزمەت و کاکەمال یۆچا پیاگۆرۆ دەگۆ سلێنن کە بەڕاستی نەک تەنیا سلێنە کوڵ و ئۆراماناتی و تاواشمێ ئێرانە دەنگشدانەوە پێ هەرمانەکەش کاکەمال هونێسن سەرمایەوە کە بیەنش هورش گرۆ بلۆ شارێوەتەر و یا کشوەرێوەتەر و یا منتەقێوەتەر هورسن بە همەت و وێش چێگەنە هوتلێوەش تەسیسە کردێنە کە
سێوەر و ئی هۆتێلێنە فرۆ کەسی خەریکێ نانم وەراوە بیان قوتب و گەردشگەری هۆراماناتی حەز کەرمێ فرەتەر کاکەمال وێش قسەی کەرەوە بزان و زانمێ هەر جاوەڵەوە هەرمانەکەی چێشە بینەوە چەین دەستش پەنەکردن کاکەمال گیان خاستنیش عليك السلام خير وش بیا خوا مەمنون سپاسەڵ کەرونە ئەگەر وڵ فەرماوی پێما تۆزەحاتێ فرەتەر پێ بینەرەکەما بڵێ بەڵێ من هەرجا ئەوڵەوە کارم وشکەبار بیان دەور و حوتەش ساڵا کارم دەسرەشی بن چرخ بێن قەراق و خیابانینە هەریکو وشکەبار و چرەساتی بێنە چون وانێرە دوکانم نیان ڕۆ کەرگام نییە نەرە و خەریک و پەخت و پەزی بیانە جەمەریوانە شاید 30 ساڵ دوکار وشکەباری نەویە بوو بە نەبیە و بە چرخ و بە عەزیەت و بە بێبازاری و بە دوکانی وم یاونیان بە مقامە مەریوان نەجەکار وشکەوانی شاید قسو ئەوڵی کەرویسە جەکار وشکەباریشنە زانایە فرەمەن جەشناساییشنە جە قیمەتەکاشنە چەپەخشیشنە جە پەخت و پەزیشنە شاید دەبات چویسە یۆ نەبوو یۆتە نەبوو ئێنەوە من وەستاد بۆ جەکار و پەخت و پەزەکانە سەرمایەم پیا کرد شار و مەریوانە بە وشکەبار ئامانی زە پێسلینێت چوو خەڵک و وێگەینا قیم هەسلینی بینە هەر ئامۆژڕۆت وێگەی ما بیان مینینی کە مسافری مێنێ پێنە علافێنی قەراق و جاڵانە قەراق و خیابانانە مزگیەکانە یانە کۆنەکانە پیلاپۆلانە بێ ئسکانێ بێنێ ناڕازی دوێنێوە ساڵ و نەوەڵی بێ دەسم ئامانی ئی زەمینمە چێ قسمت نەسانە خراپترین زەمین پەستەرین زەمین و ئاوایی بێ گورد و خەڵک و دەگێ خەڵک و کۆچی بێ زەمین بێ قابل بێ دەور و یەک ساڵی خەریک و کاری بیا چێگە بە کاریگەر و بەویڵە کە باخێ وەشکەر و هەروە نەباخەکەم ئێدامە دا و سەخت و سازم کرد و سرمایە فرم جگە خەرج کرد کە هیچ ئومیدێن بە بەرداشتی نەبێت چێکارنێ وەلێ چرا و ئایندێم ڕۆشنە بێزانێنی چێشکەر و دیوە سەفەر چڕیا شافپەیسنەی کە تۆ خەریک و چیشینی چی واگە تەخریب کردن خەرک و چه ساخت و سازەبینی نیشاتم خەریک و ساخت و ساز و گەردشگەرینە خەریک و سەماگوزاری و گەورەینا 10 ساڵێ 5 ساڵ جا جوان مرۆوە هەر ئاڕۆچا قسێمە کردێنێ واتەم 15 ساڵ جا جوان مرۆوە تا ساڵ و 95 خەریک و کاری بێنە ساخت و سازم تەوامیە کەوت بە بەهرەبەرداری جوابش داوە کارەکەم ئیسە چێگەم کە پێگەردشگەری وەشەکردێنە دەور 15000 میترا زیر بە ناشا بە باخەکەیشۆ شاید 10,000 متر باخە هەنار و هەنجیرم هەن وێدانی وتلێن پاڵوتی نەکردێنەوە ئیسراحەتگایەوی 4000 متری بە پارکە و بە یاگێ ئیسراحەتی و نیشتۆر و مسافرا و نەمازخانەوە و کول و ئیمکاناتی و ئێستەخری ئابشاری وەشم کردێنێ ئینە گر بە مرور و 10 ساڵە جایسە وەشی بێنێ هیچ تا 4 ساڵە منە کارەکەم تەمامیەوە ئایندە و کارەکەچم زانوو چێشام چراوێم ڕۆشنەکردێنە پێگر کەسی گر کەس پاڵەشە خەریکە نانوەرم کاکەمال بەڕاستی سفرێ وەژ سەنەرەچی منتەقەنەچی دەگەنە کە هەرمانش فرەکە منە هەرمانەوە ئی دەگە مەسڵ نهایەتەن باخداری و حیوانداری و بۆ یاینەکە کۆڵبەری جوانەکەی بلا کۆڵبەری بەڵام کاکەمال بەوسە ئی سفرەیە چێگەنە فرۆجە جوانەکەش جەزبێکردێنێ و حتا من کەوارە نەبێنێ سریەج حتا جەشارەکە تەری ئامێنێ هەر چێگەنە کارکەرا کاکەمال ئیسە جوابش دانەوە هەرمانەکەڵ ینی جەنەزەرۆ دەرامەدی و تاوی حەسێ و سەرکەرینە ئیسەکە دمەوە 10 ساڵی واچ و شاید گەورەترین سەرمایە گوزاریم کردم تا یەری 4 ساڵی وەڵوینەینە خۆڵکواچی کابرا وەرشکەست بۆ ئی کابرای پۆڵیش کۆمار و ئی کابرا نەتیجە مەگیرۆ چێ کاریشە بابەخت بوونە خانەوادە و تافێکیش بابەخت کەڕۆنە وەلی وەختێک کارەکە جوابش داوە و مسافرە فرەمە جیارە وێگە و ئێسکانە فرەمادا پەنشدنی کاریگەریش ما گتێمە و بیمێک ماکردێنێ و علاوبرانی چا 5 نەفرێتەر پاڵمانە هەنان وەرا خەریداما ئەینە پێ دەردەک خەریدەکاما گەرچگە کەرمی هۆتێل هە جوان مەڵەوە ئیسی گر و یانە دەگەگە ئەغڵام ناشا ئیجارە حچنە مەحسوڵات هەچگە ورەشی و مێوەکەش ورەشی و لە بەرلیات ورەشیۆنە واقعاً پۆڵە مەجارە ئی منتەقە گر کەس تاوانە دەرامەدش بۆ چێ منتەقەنە بە گەردشگەری گەورەترین سەرمایه‌گوزاری چێ منتەقەنە چێ لوکوانە فقط گەردشگەرین قەدیمی ماجە هەر یاگە ئاوی هەنە ئاوڵانی هەن ئیسەج هەر یاگەکە هۆتلێوە بۆ یاگە ئسکانێ بۆ بەڕاستی پێعات دەگەی پێعام منتەقەیە نقطێ و مثبتن گەردشگەر کەمێ پێگەرە ڕاڵبوو ئەگەر ئسکانژنەوە ئەگە یاگەوە ئەم نەژنەوە کە تاوە بنیشۆرە بەڕاستی منی چا منتەقەنە گوزەری ڕاڵکەرەوە بەڵام ئی هوتلی بینە باعث کە گەردشگەرمە ئێگە چن ڕێوە منیشۆرە نانەژ هەر جەسلێنە نەمسان و واردەمەنیش هەر جەسلێ نەمسانەوە لە بەنیات هەر چاگە سنایع دەستی بەسڵا هەرمێجە خەڵک و ئینە سڵێنێ ئەمسان ئینە واقعەن بیەن یاگە درامەد و خێر و بەرەکەتی وە پێی دەگەن.
إنما خدمته وصا حسن ينا كأرنيشتو دقوس لينينو هر باسكة ديارة لباسكا شرا باسا عم نوش بنكوتو هرچن كس نصالي تشفرن يا بالله متر أباسا لباس الركوبيكي وصا خياتيا وصا حسن حس كرمي وصا جان وفرتر بجناسي بنركاو إما هرمانتو كارتو قسمة فكري بسم الله الرحمن الرحيم من أصل من الرسلينينا صالو فنجادول وانا مريوان أو وقت مدة مريوان بينا إساء ما نور بوتني خلاص إنان يستوسلين نايسا وصا حسن جام چی ما چاسلینه اصلا نام ایدگه چین ریه نسلینه قديم واتنا شافنا سرينا سرينا بمرو زماني فاريان سلينا سرينا يعني قورترو إي منطقة هرماناتنا سرينا خزاني هنش سرينا يعني بسواتي سروك يعني قورة گورو ایدگه یا قورة خلاصة بنرد جوتا بنردو إي سلينين يان عمشان يعني سرينا جا منطقة هرماناتي جشارو هرماني أفير تابلو قوازو فالنغاني آني شاه اوسا بگو بگزالیش بیان ایگه راه سلينا ديو باش بينا بشو حمصاني بين هورامان بشو حسين خاني بين جرزاو ديو باش بينا بگی آوختیه چنی خلقی خاصی بیانی یا اینه که نه والله تقريبا بياجي وش ولا سلار مشو راس كريور ايش وقت حكومة بيني نسبة باش مي بقزاو رزاوي جبقزاو هرماني خاستر بي وقت آي فربانني نسو رعيتي ولا بقي هرماني يتر إنا أعطيناك الكوثر بي باسو زماونو قديميا ما هجن كجناب ويل قديمين يعني بلام أنا كأجنبيان زمانو دز تجاي بسلا دزگرتو جني و عمر اسمه فرق جبين توفير جبين شني دقاقة تروح راماني هنو سنين تايبد من دي جبين بهنو ويش بسلينه جلعاز وشي فرماوي كم لا دعوة جني وينك زماونو لا شندانة فرق شنبين المنطقة هرماناتي يعني انك واش ما إما جزو جاوري جيان هرمانات جيان جن خوازي بي بين ولا شني بي واش بي أرجو بخدمة كرو زمان نبي زمان حوترو بي ديالنينش خلقور برشاي كري ولا إما جني ماهور نفرني ولا ما كما نازني اگر آمنش تماشا زمانی مگر شوی نبانه وی دورو تماشا شاکره جای نپیویه به زمانی مع والتر ك هرامان اصلا حيج توفير نبيان بين جنوبية حتى سردمي وانا شرمنده كاك لالو حسن قال سردمي وانا شورابي هراماناتنا جني هراماناتنا كانديدو شورای بیننی زمانی که اروپا توحش نبیاد اما هراماناتنا شورا ما بینه و جنی ما کاندیدو شورای بینه ولیش جیرو مری نبینه جنی ما بلام دماتر که نقطه محدودیت بینه پیجنا بله فرمایی آجیریا که کلاکی که شبریو انا کبرامش بله دی فرمایی پی بنابانگی جنی بنابانگی جنانی که چی منطقه ایمنه بینه سلینه ناوبان لعازو چی شوف هرچی بوک فرماوی یا هرچی هرچی و بین کسی و بین تایبت مسواش فلانه کس زرنگ بین جیر بین یا اینه که دنگوش بین یا نوسر بین چی ما بین ما بيني من بالله علماء خاصة ما بيني أو وقت آفرتي محترمة ما بيني جنو السري بيني هماماني بينا وقت ماماني أفين حنبي وجوش النبيان نبينا بينا سلينا بينا على من مرحوم أيام خواعب فشكر وشن سفر كرتاوتو شو بينا تشوار سفر وش هذنا ورمنا بينا لا زايفة برحم الشعبيان بالله في مسلماني ما بيني قيخوي ما بيني أو وقت إنساني بوجداني بديني أتى أنا الدين بحث مكر الدين قديم أشي دره ولا ما ينبين أو وقت في خاصة بديني سخي تبعتي نكفي سيسي مستشق وجيب ودنيانا كروشو
حاڵی بۆ ئاوەختی بێنێ پێ مسلمانی جا ئەینسان وەختێ تەبیعەتش سەخیبی خواش قەو ئادڵ و وەشە پەنەشمەوە هەر ڕاستێرە لوێنی مەگەنە دۆ سنیای بێ نەمێوە سنیای بێ قوربانگیان گر کەس بە دەهەن وش ئانە نەبێش یاوێش پۆرە چە مێوە بیە چە ماز بیە چە دۆ بیە وەلاسە دەمویەوە بینی ئەم هیزی ژیوارە نەبێنێ ماچوو ئا تەبعەتە هەر مەنەن ناوچە هۆرامانیانە ژیوانە میوە پیرەژەنێوە پشتۆکە لەبەر لە چڕێ چڕۆم واتم خوای پیرەژەنی چی چڕۆم دیوە خامشتە هەنجیریش کەنێنێ شتێنێشەوە ماچوو تەمشە بە هەنجیرا وە تەنیا چگەنە بوەرینە ئا تەبعەتە هەر بە هەنوو قەیمینی ئیشە نانا سنە بینەرەوە شەویستەکەمە کەرەشەڵێەوە مەسەن بەروشەیانە پەسەنەمێ ئەهڕۆ داوە توتە کەرەواتە دامشە توتەم پەپسانی دەوەڵا ئی کەرەشەڵە حەر فرە زەریفە ئینە پێسەنەمێ خاسا جەنگیە جاجار پێ وەرە گەمە کەرا پێ چەنی سەنەمێ ئی کەرەشەڵە کەرەشێڵیوی لاریە پاچیوی چا بەسەرە وەڵا بەداخەوە باڵی چش زەخمیە ینی مەزان چێژ واچوو حیڤنیان چێوێ ئەپاسینێ بڵێژ جەنگەرەوە بڵێژ گژێ کەرەشەڵێوە تەرەوە کێ زەمانەوە ئانەیە منن بەڵام بەتەینوی ڕاگوزەرێ بێ کە ڕاڵبی نووی دەهاتەیەنەوێ من کەرەشەڵەکەم ئەساو یاینە بەروشەوە یانە یا چێگەم ڕۆژ دەسووی وە ڕێکوپێک موازبەت شە نەکەرەوە دا بۆ بەرەش بدرام وەلارە بۆ بەرە ئی کەرەشەڵەیە ماما گیان خاستەنی شکر سەبیە خوار سڵامەتەنی سەبیە خوار ئەی مێخەکەی وە وەشڵ کردێنێ والله سانە ئینسانێنی ئەسە ئەسێنۆ مورە کەوڵۆش ئای ناچنێرێ ئەری ئێری سمڵ یەنێرێ ئەری ئەینیشتە ئەسە ئەسێنی نا والله مەگەر پانە لا خەڵکی وە ژیواریاوە یاوینی وێ سمڵی نو چیش یەنە سمڵی چەنی وەشکەرا ماما این و زمینینی کە ناشاو تاشا شاو پێک ناشاوە ئینە چیروی زمین یەنە ئەری گیواوە ئەری جوواوە ئاوەختە ئینە حەرجە قەڵیمەنەی چارەکە پیسینە بیەنە یا تازن مەزانی سانە ئینسانان نا ماچوو قەدیمی چرا پێسە چارەکە بینین دە یاری سە هەر ئاین و ئینەیە بێ نا کێشە بی ماماگیان چندە هەواری ماهەنی سلێنە هەوار و سلێنیە نامیشا چیشینی ئەوار دەرەویانە و کوستاڵانە و ڕاستەبانە و هانە و یاری وەرانە هانۆ لارین و ژیواریە هنو سلێن پێ خەڵک و سلێنی خەڵکو سلێنی دەرەویانە و کوستاڵان هانەکێ هانەی کە ئینی سلێنی با نامیشام بیرترم نامیشام زانی هانی هانت هانی بیرانی بینێ نامیشانە منێنە وینیاوێتە نامیشا چیشینی هانەکی هانێ وەکە لوێندێ پێکەشی لوێندێ سەر و هانەکان نامیشا چیشینی مەزانی منیاوێتەنە ناوەله هانە و لاری خوانە لاری سەوات هانە و لاری هەر ئاوی شەن و هانە شەن و هەوارایی ترمەزان دەخاسە ئاسا دەسڵۆش بۆ هەرس هەمیشە سلێنە نەبیێنی هەر یان تا هەمیشە سلێنە چڵ خەڵک و سلێنێنی ئەری خۆڵکو سلینە ناوسا دووری سێ لێنا دەرەویان وەلەی سەمەی چڕاسی ئیسە چی مەلیمە تاوی بتاقەتە دەرەویان یێنی ناوەله دەرقەت ئەچێکە تااقەتە هەمری شێرە سەر و هەری ماوی سەوجارە خادە دەسڵەوەش بە ماماگیان
بازرگانەکەی بازرگانەکەی بێسەرمایەوێم آخر پێشیمان عزیز ڕەنج بەزایەوێمێ ڕەنجێ منێکیشان ڕەنجێ منێکیشان جەپای ڕۆزگارێ هەرگز نێکیشتە عزیز مەجنونی خەمبارێ خەمی گرێ وەڵاڵ خەمی گری وەڵاڵ جەلام بیەنجەمێ غەم و تۆ جواران عزیز بێزیاڵ و بێکەمێ جای زمین و زمان زمین و زمان شاهدی بانی زمین و زمان شاهدی بانی بشکیم سیر و تو نازی سداره میبانی آی آی خواه خمینو خوا خمینو من خمو توما دایم پیجارو نامر دوری کو توما مکره من عمی مکره من عمی بینا دیوانه بینا سر گردان هم در رسواز منو شویستەکە بەرنامە وێمانەی ئینەمە یاگەوێنە کە چێوی وێمانێشەنێ سۆ دوینێ و شەلەمین و ئاوەختە هەڵوێ پەیخۆشتینە کولەن چوانێ وێمانێنێ ئینە چی شەنێ کاک مبین ئینە شێڵانێ وێمانێنێ ئاگەچە بەنەزەرم ساویێنێ و وەنەتەقی و خلاصە كل محصولات وإيد وكانية ومانان ووشك شاكردن چگرن یان شاره په ورته بچنی که مبینی قصه کرمی چالاتری چون سریه صنایع دستیان که جنا دگاسلین وش شاکردن و چگن یان شاره عایش په ورته ببلو به هناری وردی وشک شاکردنی و کدین شاملوان و دزبان و تسبیح و خلاصه چوان فرزری فهنی که ماتن نشان تعمله اگر که مبین زحمت کشو به یک چند سوالش نکرمی کاک مبین یا زحمت کشه کاک مبین یان اگر کریو باسی و ای چوی ای خوشباره که وش بیانو چگونه خریکنی یان طرف ورته باسی ما پیکر بزن چکو مهنو سلین نو دگای کار هنو کوگه چکو ماریش ای وارد منی کلن و مانن جدلو باخکا ورامانی نجد دگای کار سلین و بلبو جیای اکثر نواد درصدش برامه یعنی اکثر هنو سلینین بله بله ای هچکشی پسنیا هچکشی مرده واتمیش اپنا چکچی اگر کلیو بزن چنی اپسه وشک شاکره شارزاد هنگ چنی وشک شاکره ای هچکچی مشوم معمولا جفصل پازینه و شاکره واتکار هنگورکی کنا مارا بولاوه دلو قضای نگیراوه هنگورکی چقدر دلو بولاوه کیرو برای وری منیاشو تاوشکبو اب بولاوه و عیسو آن همیشه نرم منوه هر فرفر ظریفن وش بیانو هر صورت مدتی و زیادی چن که ناچگنه بلام هر رنگشو حتی وارده چرم چندانی وارده فرفر نرمو وشو عاله و پیسه چن مگنو نه اصلا یه 4 سالی چشمه بو هنجيري إنها هنجيري هرسليني ني هنجيري سليني هنجيري صالة شبان مرة هلا هيك نبيان نديك صالة ناتشي جنوا أصلا يجي وش أنا تكانج نوادي على حزك وش بين هالبيسيننا ويسجد مصالة وهالبيسيننا أين تشيشن شيء جنا
ایناش من ئالو خۆرشتی نوێ هەڵوچی گۆرەینێ ئالوش کاشەکە ئالو چاشتی هەنوو هەر سلێنێنی نەچە محلیان و هەوارەکەمان دەرەویانێ ئینەچە ئالو خڕشتیێنێ بووشەواتەنیە هەنوو هەوار و دەرەویانەرێن و هەوار و دەرەویانیێنێ ئانە سوورەتفیێنێ سیاوی ئەغڵب پێ شەربەتاوی استفادە کردو کراش شەربەتە اینە مرۆ وشکەن هینە تفینی مەژگە هەنجیری هەشتاڵووی بانجانە وشکی تەماسی کەشکی هەڵوچە وشکێنە کولەن چێ نوێمان ئێمە چێمە هەن بەنامێ خۆشاوی شمە هەن تا خوشاو شمە چنەی خوشاوش کردی خۆشاوێ یێرە جوار نوعمێوێ وشکی قاتی کەرمی مەلیسا یا خۆشاوش باش بنە ئالە هەند کە چێگە ئامادەن پێمە خصوص خۆشاوی وما قاتیش کەرمێ و کەمێش دیروهاوێت منەوی خەچاڵی و بۆ بە خۆشاو خۆشاو چنددانێ مێوێ وشکێ هەرجە قەڵیم باو بیان کە چنددانێ مێوێ خوشکی بسۆ هەمروان و پسۆ ساوی و پسۆ هەنجیری و پاسە بزانوەرێ کولەن ئینیشا پێوەرە فیسنا و منیا یەخچاڵ و شەوان و زمسانێ یا شەوان و پەیزی کە مێوە کەمتر هەن چانەیە ئستفاڵە مەکەن کاک مبین چێوێم دی چاگەنەکە دماتە دووربینەکە نیشانەش بڵۆ ئەگە بتاوی نیشانە بڵیۆ ئانە چێشەن چانە شکول گوڵدانی مەڵۆ ئەنە یاگی هەنگوین ئەوە ماژش بەنە سڵاحی وەمانە دووبەرێ دووبەرە وەختەکارێ سەرهەنگ جەقەرێن بیان سەرهەنگ بیان وەختەکار سەرهەنگەکەی هەنگەکەی سەرهەنگ کەشپەرکە ئای چەدان پشتیوە ئینە نو خود و زەمبوردارەکەین سەرهەنگ ئاسڵیەکەش کە هەنگەکە پەڕشکەون و زەخیرە و زمسانیشە چشی وەش بێنانە ئەنە هەڕە نەو سمەری مەخصوص و تایبەت و سلێنن کە مەخصوص و منتەقە وەرامانەتین کولەن وڵات وەرامای نەهەن دەستەوەش بە کاک مبینگیان زەحمەت مادێ بێوێ بیبرای گۆرە مەمنون سپاس هۆرامیەوە چاب و ئایاگێ ئۆڵام بۆوە بەڕاستی سەلێقۆ و خەڵک و هۆرامانی دیارە هەر پاسەکە ویندێ ئەچی توەنانە چی توەنانە کە ئینێ پشت سەرۆ منەوە بین و تریشکەکاننە گوڵدان شاوەشکردن هەر بە توەنە وردەکە گوڵدان شاوەشکردن و گوڵێشانیێنە و پسۆ یاسی پسۆ ژاڵەی پسۆ ڕێحانی بەڕاستی بارها و بارهامەنی قسیمە کردێنە جەکەمترین یاگێ ئۆپەر و استفاڵێ کەرا ئەسڵ ئیدێوە جالە خلاقیەتە ئاسان وێش فرە زەریفە شاید هەر ڕەهگوزەری و کە چێگەنە عبور کەرۆ تەماشەوە کەرۆ بلۆ بەڵام واقعان یاگە سرنجە تۆ هورزینە لێ دڵ و توەنەکانەنە دیسان توەنی بنیە قەڵوتەوەنەکاوە و ئاوەختە گیوا و بنیە ئەچی توەنە بێگیانانە گیواوەکە هور بێزەوە زەریفترین چێوە ئەگەر زەحمەت نەبوو کاک وەفا یەک لەحزە تەشریف ماریەگە بۆخشیدە باق قسەی کەرمەجە چەنی ساحب و ئی فکرەیە و ئی خلاقیەتێ بزانمێ چەنی یاوە پینەیەکە کاک وەفاگیان زەحمەت کێشە بۆ یەگە خاستنی شکر براکە وەش بی یاخوا بێ قەزابی یەک زەڕەتەر تەشریف مارێگە با دووربینەکەمە عالگێرۆ چەنی یاوا فکرکە هورزینە چی تریشکانە گوڵدانێەوە بنیە و گیوا و بنیە وڵا من چگە فەنی شوورەیە فرەم یۆپی کوینە میێ یاگیش فرەوەشەنە یانە هاتو دۆڵێوێن ئامەسیرە تەوەنیش حەوش گیرە بۆ هەفرەتە وش تەوەنەگی لا وایە تەسکەنە تەوێن تەبزی سەرش مێرە واگی کەرۆنە تەوەنی ماچنی واتم با گوڵدانی وەش کەرمی مەسان پێی وەهاینە خەلۆچەوە شامی بەن فرە سەڵ وەشاری شونانە خەلەکە پڕاوی کەمێش گوڵگۆزار و ولی و ڕێحان و پێسە یاس و هیچەوەچینە شانمە چەنە یعنی وەراوەر و دوکانشن کاکوەفا وەراوەر و دوکانەکەش تەوەنەکەینێ بەدێگە بمدردی بەدێگە هیچ خوا شکر وەراوەر و دوکانەکەش
وەراوەرە دوکانەکەش تەوەنیێنە دییان تەوەنەکانەدا یعنی نەوەشژمێ هۆرامی نەوەشژمێ سۆزی و گوڵ و گیواوی واتە مشۆ لێوی تەوەنانە دیسان سۆزی بنیە و گۆڵ بنیە هەر حەز بە گوڵوچیوی کەری بە درەخت و چیوی کەی بۆ دوکانەکەشتەنە دیێنم پەروەرش بڵێ بەڵێ بەڵێ حەل گوڵچی و یانش ماتە پەڕا گوڵێ مثلا هەوش و چێش پەرەماگا چا هەڵامانەوە پاتە گوڵچی و منێ علاقەما هەن شوێنە بەتم بەخاطر جەزب مشتریوە مثلا مشتری چەم ژنەوە هاینەی وەزر عکسە گیر و چای بە چێ ئێسانەوە ئەنە بنانەوە نوعینەن کە مشتری جەزب بۆ دمانێت گوڵێ چدان پەم ناچاگەنە دەسڵۆش بۆ باچێکە تەشەکەڕۆچ نەکەر و گوڵێ وە زەریفی چدا پەم کاگوەفاگیانی شەڵا هەمیشە وەراوەرتەوە گوڵ بۆ ئەمرڵ گوڵنەوە ئینە زاڵەوێتێنی خوا نەکوشیش نامە چێشەنێ گوڵێ سۆلی نامی سۆلینە چی نامڵنیێنە سۆلین یانی چێش منچە گوڵ وڵا پاتە حتا نامێک ناچەکە چڕەتەژەنە بە گوڵی سولین ینی غونچە گوڵ واقعەن غونچێ گوڵە نەیشەڵا ئەمرش گوڵ نەبوو بەڵام ئەین و گوڵی وەشڵێنە تو نامچنە گوڵی گیان هایا هیچ نامیش هایانە دەسەوەش بە کاک وەفاگیان با مزاحمنەوە مێبیاوە بە ئاودۆ گوڵەکان ترە دەسەوەش بۆ لای گۆرە خەزابی ئەسەری شما حاڵقاسم ماینەوی خێبێتی یاخوا بێوەی بیدی تو جارێ هەرمانەکە کە با من تۆزێەوە هەندەوە سوعاڵ چنەکەروونە ئەکسەر و دەگاکان و هۆرامانی بەتای بەدەگەی و پسۆ سلێنێ وینمێکە موترێ فرنە ئامۆلوێنە ئینەچە دلیلە ژاینە کە وەڵتەر مردم ئاژەڵدار بێن و فرەتە لوان هەوار و ئامانەوە جە قاتر و جە ئەسپی استفاڵەشاکردن بەڵام ئیسەکەکە کەمتەر بێن و ئی حیوانداری و ئی هەوار و بەسڵا ئامۆلوێ یاگەش دەنە بە موتری موتر ئامانە لێ زندگی ژیان و مردم و دەگاکە هۆرامانی و ئانە دمۆ ئانەیەکە موتر یاگەی هۆڵاخیشگرتنەوە وینمێ کە تعمیرگە و بازە دوکانی کریێنەوە بێن بە هەن و کەسب و دەرامەڵی و قەتەعات و موتریج پاڵشە نەورەشە بازنامێ ئیبراما خەریک و چیشە دیسان بێ قەزابی مەمنون فرە موترێ مارا تۆ کە تعمیرە شاکەری کە دوکانەوە کردنە وەڵا خراپ نییە نسبەت بە چاوەڵی فەرقشکەنانی وەڵا مارە جریانەشی شاکە ئیسە فرەتر و خەڵکی جەموتری استفاڵەکەەوە ئیسە پیسە چاوەڵی وەڵا خوشیم نەمەرم پێڕفتوە ئەمە دەغڵب جەموتری استفاکە موترە هەم نسبەت بە ماشینی هەم خەرجش کەم تەراریم هەم وەسیلە وەشیچە پێ باخ و لێ باخ و ئامشۆ ڕۆتیش هەتر موتر ڕاحەتەرا پێ ئەی وەڵام متەکە ڕاحەتەن پێ کویسانی چەر استفاکە کەرانە پێ باخا حتا پێ شارە پێسە مەریوانی خود و وێن بە موترە مدونی خەڵک جەرەزەوە دەرامەی شاد فرۆجە دەگاکان نەتاوە ماشین پسانەوە موتر پێشا بەسەرفێتەرە پاسەنە موتر فرە ڕاحەتەرە واتم فەرماوە چاوەڵتەنشم کرد واتم نسبەت بە چاوەڵی هەم فرەتەری بگەینی هەم مەسڵان خەرجش نسبەت بە ماشینی خەرجش وەشتەرای تەقریبان گۆرەتەن خەرج بلو 95 ملیۆن بۆکسی گرچێ وە لە ماشین فرەی ناری سەرەوە چون جاڵەکە ئێمە ئاڵێن یەنێ و خاستن یەنێ فرە و ئینام ماشین فرەتەر بنولێ دلو خەرجی پاسەن بەڵەوە ئیسە بیان کەس بە دەرامەڵەوە پێێتەوە چێگەرم تاوی تۆ بە مۆتر وەشکردەوە بەورەتەوە قەتەعاتی گوزەران و زندگی کرد پەڵ خاساینێ وەڵا خاسا شکر پێخوایە فەرقشکردن وەڵا وەشاری خیلی فەرق سۆز براکە مەمنون
خۆشەویستە بەرنامە وێمانەی نەمێ سەر و پردەکی سلێنێوە هەشتی مادەگە و سلێنێ و چیر و پێما ڕۆخانە و سیروانی ئارام ئارام ئێگەیە تێپەڕکەرە و وەراوەرمە باخەکەی وێشە بەڕاستی هیچ کۆگۆ دنیێنە وێنەی پی زەریفێنە گردێ تا داوت کرد و هەر کەسێوەکە دەنگ و ئێمە و پرۆگرام و ئێمە وینۆ و ئی منتەقەوەشەیە وینۆ داوت کرد و کە سەردان و دەگۆ سلێنێ کردێ پی جۆرە ئەمەمێ کۆتایی بەرنامە وێمانەی ئیشەڵڵا تەوا بۆمە بەرنامەوە ڕێکوپێکما پێشمە ساز کردە بۆ هەرچی لاسەر و پردێوە خوا حافزی تاچنی کرد و ئیشەڵڵا دەگەیەوەتەر و یاگەوەتەر جەهۆرامانی خوا حافز تا بۆ خوا تا شەنی بۆ خوا حافز